هەموو لایەکتان بەخێر بێن. ئەم بەرنامەیەمان ئەمڕۆ کەمێک جیاوازی تایە لەبەر گەرمی شوێنەکە. سەرەتا بە پێویستمان زانی پاڵێوراوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر لیستی پارتیمان شنۆ نووری عەبدوڵڵا خۆی بناسێنەیە کە کاندیدی پارتیمانە. پاشان بەرنامەکانی تر جێبەجێ دەکەین. فەرموو. سڵاو لە هەڤاڵانی تێکۆشەری دەڤەری بازیانی سەربەرز، سڵاو لە هەڤاڵانی پارتی دیموکراتی کوردستان، سڵاو لە پێشمەرگە قارەمانەکان، سڵاو لەو هەڤاڵانەی بەهۆی ئێوە پارتی خۆی ناچەمێنێ، سڵاو لە ئێوەی تێکۆشەر لە بنەماڵەی شەهیدان، سڵاو لە پێشمەرگە قارەمانەکانی کە لە شۆڕشەکانی ئەیلول و گوڵاندا هەمیشە پارتیتان بە سەربەرزی و بە یەکەم حیزب لەسەر ئاستی کوردستان هێشتۆتەوە و ئێستاش هەر بەدەنگی ئێوەی خۆشەویست پارتی دەبێتە یەکەم حیزبی بێڕکابەر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. خۆشەویستان، من زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە لێرەدا لەم کەرنەڤاڵە پشووکیتان بکەم و لە حزوری ئێوەدا ئامادە بم. من شنۆ نووری عەبدوڵڵا ناسراو بە شنۆی مەلانووری ئاغجەلەری کاندیدی ژمارە 28م لە بازنەی دووی پارێزگای سلەیمانی لە بنەماڵەیەکی ئاینی و زانستی و کورتپەروەر پەروەردەکراوم. هەڵگری بڕوانامەی بەکەلۆریۆسم لە علوم کیمیا و پلەی شارەزام هەیە لە کارگێڕی. سەرپەرشتیاری پسپۆڕی کارگێڕیم لە حکومەت و پلە حیزبیەکەم کارگێڕلقم لە لقی 21 سەربەرز و سەربڵند. هەموو پلە حیزبی و پلە حکومیەکانم بە توانای خۆم یەک بەیەک بەدەستهێناوە لە ماوەی 35 ساڵ زیاتر لە خەباتی سیاسی و حکومیمدا. خۆشەویستان، ئەگەر دەنگی ئێوە بەدەست بێنم و ببمە نوێنەری ئێوە و ببمە دەنگ و ڕەنگی حەقی ئێوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵێن دەدەم سەرەتا یەکڕیزی کورد بپارێزم، دواتریش مافە نەتەوەی و نیشتیمانیەکانی کورد بپارێزم بە جێبەجێکردنی بڕگە و مادە یاساییەکانی دەستوری عێراق پاڵپشت بە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دەڤەری بازیان کاری تایبەتی دەوێ، تایبەت لە کارەکانی تر، پرۆژەکانی دەبێت تایبەت بێ، چکە هەموو دەزانین لەم دەڤەرەدا خەڵکانێک دەمێک کە دەناڵێنن لەوەی کە چەندین کارگەی تێدایە و ڕۆژانە هەوایەک و ژینگەیەکی پیس لەم دەڤەرەدا هەڵدەمژن بۆتە ئەوەی کە خەڵکەکەی تووشی چەندین نەخۆشی ببێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕۆڵەکانیان لە کارگەکاندا دانەمەزراون. هەر لەبەر ئەوەیە من لە ئێستەوە هەوڵی ئەوەم داوە بە پرۆژە یاسا بتوانم ئەگەر بوومە نوێنەری ئێوە پرۆژە یاسای چاکردنی کاری کارگەکان پێشکەش بکەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاوەکو بتوانم ڕنەوەکانی ئێوە زۆرترین سوودمەند بن لەو کارگانە، زۆرترین سوودمەند بن لە کار و لە ئیشکردن لەو کارگانە. خۆم بە خۆشحاڵ دەزانم جارێکی تر کە کاندیدی جەنابی سەرۆک و کاندیدی پارتی دیموکراتی کوردستان و کاندیدی ئێوەی خۆشەویستم، چکە ئێوەی خۆشەویست وای لە ئێمە کردو ئەمڕۆ لێرە ببینە نوێنەری ئێوە، ئێوە نەبن ئێمە نابین، بۆیە هەردەم ئێمە پشووکیتان دەکەین، شانازیتان پێوە دەکەین، سەربەرزین پێتان. پشووکی خۆتان شنۆ نووری عەبدوڵڵا کاندیدی ژمارە 28 لە بازنەی دووی پارێزگای سلەیمانی نەمری و سەربەرزی بۆ شەهیدان بژی کورد بژی کوردستان، سەربەرزی بۆ پارتی دیموکراتی کوردستان، سەرکەوتو سەربەرز بن. سپاس بۆ شنۆخان، دەستی خۆش بێ. دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان. پارتی وای کرد کوردستان شەڕی تیرۆر و قەیرانی ئابووری و کۆرۆنا سەرکەوتوانە تێپەڕێنێ. ئێستا پارتی پلانی بۆ داهاتوو هەیە. ئێستاش بەڕێز بەرپرسی ناوچەمان کاک سەباح شەریف وتاری هەیە، با بەڕێزیان بفەرمێت.
ئەما دەبوانی بەڕێز بەخێر بێن سەر چاوان بە ناوی خوای گەورە و میهرەبان هەواڵی بەڕێز کاک فازڵ ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتیمان لە سنووری لەمانە و هەڵەبجە هەواڵی بەڕێز کاک ڕزگار ساتکەی بەرپرسی لقمان هەواڵان خانەوادەی سەربەرزی شەهیدان ڕێکخراوەکانی قوتابیان لاوان ئافرەتان هەواڵانی تێکۆشەری ئەیلول و گوڵان ریسپی و پیاماقوڵان بەخێر هاتن سەر چاوان ئامادەبوانی بەڕێز ئامادەبوانی ئازیز و خۆشەویست پڕ بەدڵ بەخێر هاتنتان دەکەین بۆ ئەم کردبوونەوەیە زۆر بەخێر هاتن سەر چاوان ئامادەبوونتان نیشانەی پەرۆشیتانە بۆ بەدەنگەوە هاتنی ئەم پرسە دیموکراتی کە لە سەرتاسەری عێراقدا ئەنجام دەدرێت ئەویش پرۆسەی هەڵبژاردننی نوێنەرانتانە لە بازنەکانی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق ئامادەبوانی قەدرگران سەرەتا لەوەوە دەست پێ دەکەم کە ئەو پارتیە بە درێژایی ئەوە پارتیە بە درێژایی 75 ساڵ تەمەنی خەباتی خۆی هەڵگری دیموکراتیەتێکە بۆ گشت عێراق کەوا مافە نیشتیمانی و نەتەوەیەکانی کوردی تێدا پارێزراو بێت کەواتە ئەوە پارتیە بەر لە هەموو حزب و ڕێکخراوێکی تری سیاسی شەرەفی بە دیموکراتیەتکردنی عێراقی وەک سیستەم بەڕەوابینیوە لەسەر هەنگاونان بەرەو جێبەرجێکردنی پرۆسەکە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن لە هەموو لایەکەوە دەستی پێکردووە خواستەکانی پارتی لەم هەڵمەتی بانگەشەکردنەدا هەر لە یەکەم ڕۆژەوە لەسەر بنەمای ئازادی و پارێزگاریکردن لە هێمنی و ئارامی گشتیدا لەلایەن سەرکردایەتی پارتیمان و دەستگای هەڵبژاردنەوە بە ئاشکرا ڕاگەیاندراوە لەگەڵ هەموو ئەوانەشدا مافی ئەندامانی پارتی و جەماوەرەکەیەتی بە هەموو توانایەکیانەوە بەشداری لەم هەڵمەتەدا بکەن بۆیە لێرەدا پرسیار ئەوەیە دەبێت پارتی و بربژێرەکانی بیانەوێت چی بڵێن و بەنیازن چی بکەن ئێمە دەڵێن هەر بربژێرێکی پارتیمان بگریت سەرباری ئیرادەی کەسایەتی خۆی پەیڕەوکاری بەرنامەدار ڕێژراوە نیشتیمانی و نەتەوەیەکانی پارتەکەیەتی سەرجەمیان لە پێناو پێکەوەژیان و پاراستنی ئاسایشی گشتی و ڕێزگرتن لە هەموو جیاوازیەکان لەگەڵ دەستەبەرکردنی تێکڕای مافەتاچی و پێکهاتەی نەتەوەیەکان مەتەی و مەزهەبیەکان بەگشتی سەرباری هەموو ئەمانەش ئەرکەکانیاندا کۆچیکردنە لە مافە نیشتیمانی و نەتەوەیەکان لە چوارچێوەی دەستوری عێراقدا هەموو بربژێرەکانمان هەوڵ دەدەن پارێزگاری لە یەکڕیزی تێکڕای دەنگەکانی کورد لە پەرلەمانی بەغدا بکەن ئامادەبوانی زێدە ئازیز و خۆشەویست کاندیدەکانمان لەسەر ڕەجی مێژوویەکی دێرینی پارتی و ڕێبازی باوشی ڕوحیمان بارزانی نەمر ئەوە پارتی دموکراتی کوردستانە بە کردار پەیامی دەتەڵگرتنی لە مزایەدە و بازرگانی سیاسی ڕاگەیاندووە پارتیمان پێمان دەڵێت نەتەوە و نیشتیمانەکەمان پێویستی بە هەمووانە بۆیە هەموو توانەکانی لە پێناو پاراستنی یەکڕیزی و بەرژەوەندی گشتی خستۆتە بەرنامەی کاریەوە ئەو دەمەی دەنگمان بۆ کاندیدی پارتیەک لا دەکەینەوە دڵنیا دەبین لە پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان و مافە دەستورە نیشتیمانی و نەتەوەیەکانمان لە عێراقدا پارێزراو دەبێت پارتی 75 ساڵە خوێن لە پێناو ڕاستکردنەوەی پرسی خاک و داخوازی نەتەوەیەکانی دەبەخشێت بۆیە سەنگی پارتی لەسەر ئاچی نێودەوڵەتیش بە پێوەرە نیشتیمانی و نەتەوەیەکانی دەپێورێت ئامادەبوانی خۆشەویست تەنانەت سیاسی و سەرکردەکانی عێراقیش ئیعتیبار بۆ پارتی دادەنێن بۆیە بە بەردەوامی گوتاری پارتی جێبایەخیانە پارتی هەرگیز سازش لەسەر یەک بسخاچی کوردستان نەکردووە و لە ئاچی هێزیشی داگیرکەریش ناچەمێتەوە مەگەر تەنها وەک سەرۆکی هێژا و خۆشەویستمان کاکە مەسعود بارزانی دەفەرموێت تەنها و تەنها وەک لە پاش خوای گەورە ئەوە دایکی شەهیدە لە ئاسیا دەچەمێمەوە دەستەکانی باز دەکەم بۆیە دەخیلتانم ئامادەبوانی بەڕێز جەماوەری پارتی دەنگدەرانی پارتی هەواڵانی خۆشەویست ئەم هەلە گرنگە لەم پرسە هەفتارەدا لە دەست مەدەن و هەموو پێکەوە لە ڕۆژی دەنگدان بەرەو سندوقەکانی دەنگدان بچین و
ئەرک و وجدانی خۆمان بۆ پارتی و گەل و نیشتیمان جێبەجێ بکەین و ئاسوودە بین و دەنگ بدەین بە کاندیدی ژمارە 28 لە بازنەی دوو خاتوشنۆ نووری عەبدوڵڵا. زۆر سپاس بۆ هەموو لایەک ماندوم کردن. دەنگدان بە پارتی بە ژمارە 28 شنۆ نووری. ئێستا پێتان دەڵێن پارتی هەڵپەرست نییە و سواری هیچ شەپۆلێک نابێ، پارتی سەقامگیری و ئارامی بۆ کوردستان دەوێ. ئێستاش بەڕێز کاک فازیل ڕەئوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجەمان بازاریابیان بفەرمونون. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێزان کاک ڕزگار، کارگێڕان و ئەندامانی لقی 21 و هەواڵانی عەزیز، خوشک و برایانی خۆشەویست، جەماوەری خۆشەویستی بازیانی تێکۆشار، بەناوی جەنابی کاک عارف و ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی سڵاوتان لێکەین. ئەم کاتەتان باش. ئێمە شاتوین بەشدارین لەم کەرنەڤاڵە بانگێشە بۆ بەرزکردنەوەی کاندیدەکانمان، کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەکوێ بەهێز بین، لەکوێ بە قووەت بین، ئەوە ئەتوانین مافەکانی کورد و کوردستان دابین بکەین و ئەتوا هەموو کاتێ توانیمانە ئەو مافانە جێبەجێ بکەین. ئێمە مێژوێکی پڕسەروەری و پڕشانازیمان هەیە. ئەگەر ئاوڕێکی بەپەلە بۆ مێژومان بیتەوە هەر لە کاتی بارزانی باوکی نەمەر کە چۆن هەمیشە داکۆچی لە مافەکانی گەلی کورد کردووە، تاکوە کاتە ئەم دوادوایی کە جەنابی سەرۆک مەسعود بارزانی لە هەموو شوێنێکا و لە هەموو کاتێکە داکۆچی گرنگی کردووە لەسەر مافەکانی کورد و خەمخۆرێکی گەورە بووە. ئەگەر ئێمە بێت و سەیری کاتی ڕاپەڕین و دابەزینی جەنابی سەرۆک بارزانی بکەین، هەر لە دەواازەی ڕاپەڕینەوە بۆ خوارەوە تاکو کۆیە لە وتارە مێژۆکەی کۆیە تەئکیدی لە دروستبوونی پەرلەمانی کوردستان و حکومەتی کردەوە. ئەوە بەرنامەیەکی سەرەکی بوو لە دیموکراتیەت و لە دابینکردنی کێشەکانی کورد بۆ چارەسەری لەوێەوە دەست پێیەکە. هەر ئەوە بوو کە ئێمە وردە وردە توانیمان بینە سەر ئەوەی کە بتوانین مافەکانمان بەرز بکەینەوە و دابینی بکەین. ئێمە لەوانەیە لە جەنابتان و لە هەموو کاندیدەکان بپرسن، ئەپرسن بیستومانە کە ئێوە بۆ باسی یەکەمبوونی پارتیەکەین لە هەموو هەڵبژاردنەکانە. ئێمە پیان ئەڵێین مێژوێکی گەورە و پڕسەروەریمان هەیە، مێژوێکی گەورەمان هەیە کە ئێمە هەمیشە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتای خەبات و مێژووی سەروەری بارزانی نەمر تاک وەگاتە ئێستا کە چۆن داکۆچی کراوە. جەنابی سەرۆک بارزانی دوا بە دوای ئەوەی کە 2003 ڕژێمی بەعسی فاشی ڕووخا کە چۆن لە حکومەتی کاتیە جەنابیان بۆ دەستور داکۆچیان لە مافەکانی کورد و کوردستان کرد. ئەوە نمونەیەکی گەورە و پیرۆزە کە ئێستاش ئێمە وەکو کورد سوودی لێوەرەگرین. ئەوە هەر جەنابی سەرۆک بارزانی بوو شەوی خسە سەر ڕۆژ و ڕۆژی خسە سەر شەو بۆ ئەوەی غەڵەتێک وشەیەک خاڵێک لە خاڵەکانی کورد دژی کورد بە ئاگا بێ و
بتوانێت دابینی بکەن. جەنابی سەرۆک بارزانی من خۆم ئەندامی پەرلەمان بووم بە ئاگا بووم پەرلەمانی کوردستان لە شەڕی ناوخۆیان لە 1994دا خەریب و نەهێڵن، بەڵام هەر جەنابی سەرۆک بارزانی بوو توانی پەرلەمان بە هەموو شێوێک پەرلەمانیش حکومەتیش بێڵێتەوە بەو وەزعە بۆ ئەوەی یەکەم لەلایەن وڵاتانی جیهانەوە نەبینە تانوتانە و دووهەمیش لەبەرەوەی ئەم پەرلەمانە بمێنێتەوە کە تاکو ئێستا بەردەوامە. جەنابی سەرۆک بارزانی و پارتیمان کە ئەڵێن جەنابی سەرۆک بارزانی و پارتیمان ئەمە داکۆچی کردن بوون لە مافەکانی کورد کە هەتاکو ئەوەی کە دیفاعکرد بوون لە کورد و کوردستان. ئێمە لە کاتی حکومەتی مالکی و عەبادیە زۆر دژایەتی کورد دەکرا، بە هەموو نوعێک پێشێلی مافی کورد دەکرا، بەڵام هەر جەنابی سەرۆک بارزانی بوو بەرامبەریانەوە سایەوە و نەیەشت تەئسیر بکاتە سەر مەسئلەی کوردی. تاکو ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان و پاشان داعش کە چۆن ئێمە دەوری سەرەکیمان هەبووە. ئەمانە هەموو وەڵامن بۆ ئەو خەڵکە ناحەزانەی پارتیمان پارتی دیموکراتی کوردستان کە ئێمە چۆن ئەبێ یەکەم بین یان چۆن خاوەناری وڵات و کورد و کوردستانەکەین. ئێمە بەم خاڵانە و بە پاراستنی کوردستان و بە تایبەتی لەلایەن جەنابی سەرۆکەوە بەمانە ئەتوانین داکۆچی لە مافەکانی کورد بکەین و بەمانە ئەتوانین پێشڕەو بین، بەمانە ئەتوانین ئیسپاتی بکەین کە ئێمە خاوەنی کورد و کوردستانین. ئێمە زۆر زەحیەمانەوە، ئێمە زۆر لە هەموو لایەک پارتی دیموکراتی کوردستانی پاراستووە، هەر لە شنگار تا خانەقین بە درێژایی 1050 کیلۆمەتر ئەمە پارتی دەوری هەبووە و خوێنی تاڕشتووە و شەهیدی یاوە و برینداریاوە. ئەتوانین بڵێین لەو پۆلە شەیدە قارەمانە کە چووە دەوری 1800 شەید زۆربەی زۆری شەیدانی پارتیمان بوو، زۆربەی زۆری بریندارەکانی پارتیمان بوو. ئەمە ئیسپاتە کە ئێمە خاوەنی کوردستانین، ئەمە ئیسپاتە کە ئێمە ئەتوانین ڕوبەڕووی دوژمنان و نایاران بینەوە. خۆشەویستان، ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان نوێنەرمان کاندیدمان لە پەرلەمان لە حکومەت لە هەر شوێنە بێ کە زۆربەی ئێمە بووین کە ئێمە بەهێز بین ئەو حکومەتە ئەو پەرلەمانە پارێزراوە. بۆیە ئێمە هەوڵەیەین جەنابی سەرۆک خودی خۆی بە پەرۆشە بۆ ئەم هەڵبژاردانە بە پەرۆشە و هەوڵەدا هاندەرە بۆ هەمومان کە بتوانین زیاتر کاندیدەکانمان سەرخەین و زۆرترین ڕێژەمان هەبێ لە کاندیدەکانە. ئەوە تا ئیسپاتە پەرلەمانی کوردستان کە ئێمە زۆرینەی کە چۆن هەموو یاسایەک قانونێک دێتە پێشەوە سەرکەوتن بەلای پارتیمان. ئەوە تا لە عێراق ئەم چەند ساڵەی ڕۆشتووە و ئەم چەند دەورانەی ڕۆشتووە ئێمە بە حکمی ئەوەی کە زۆرترین ئەندامی کاندیدمانە بووە هەمیشە سەرکەوتومی لەگەڵ لەناو لایەنەکانی کوردیە. بۆیە ئێمە بێ هەواڵینە هەمومان هەموو کاتێک هەوڵ بدەین بۆ سەرخستنی کاندیدەکانمان، بۆ زۆرینەی کاندیدمان، بۆ بەهێزی کاندیدمان. ئەویش هەموو تاکێکی ئێوەی بەڕێزەگرێتەوە لە هەموو ناوچەکان، لە هەموو لقەکان، لە هەموو لایەک. بۆیە داواتان لێەکەین، ڕجاتان لێەکەین ئەم ماوەیە کە کەمی ماوە، زۆری نەماوە، خۆتان ماندووکەن شەو ڕۆژخەنە سەریەک و بیر لە کاندیدەکان مەکەنەوە، بیر لە ناوەکانیان مەکەنەوە، بیر لە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان
بیر لە کاندەکانی جەنابی سەرۆک بارزانی بیر لە کاندەکانی شەهیدانی پارتیمان بکەنەوە بۆیە هەوڵ بن هیممەت بکەن ئەبێ ڕۆژی دەنگان کەرنەڤاڵێکی گەورە دروستکەن بە تایبەتی لەم سنوورە بۆ ئەوەی کە بتوانین ژمارەیەکی باش زۆر بێنین بۆ کاندەکەمان بتوانن ئەو گەنجانەی کە هەیە تەماشاکەن خەڵکێ ناتوانێ خەڵکێ بەتەمەنە بتوانێ خۆی تەبەڕوعکە و هیچ مەناعەتی نەبێ بیکاتە کۆڵ بیبا بۆ دەنگان ئەمە ئەو پەڕی دڵسۆزیە بۆ شەهیدەکانتان بۆ جەنابی سەرۆک بارزانی بۆ پارتیمان دڵنیان هەروواژە بێ هەرواتان کردووە سەیری سنوورەکەمان مەکەن لە نیسبەتەکە بەڵام ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەر ئەوێ سەرکەوتوو بین هەر ئەوێ سەربەرز بین ئەبێ خاوەنی وڵات ئێمەین خاوەنی کوردستان ئێمەین ئێمە نەمانتوانیەوە خاک بفرۆشین ئێمە نەمانتوانیەوە خەڵکی بێگانە بینە سەر وڵاتمان ئێمە مێژوێکمان هەیە مێژوێکی پڕ شانازی و سەروەریمان هەیە مێژوێکی ڕووناکمان هەیە ئەوە هەر جەنابی سەرۆک بارزانیە توانیوێتی هەمیشە بەرەو ڕووی ناحەزان نەیاران دوژمنان بوەستێتەوە مەعامەرەی کەرکووک ئەو کاتە وەکو ئێستای ئەفغانستانی دەهات ئەگەر جەنابی سەرۆک بارزانی نەبووایە بەڵام جەنابی سەرۆک بارزانی کارێکی کرد چۆکی بەو ڕژێمە بۆ گەنەدارە چۆکی بە نایەرانی دایە چۆکی بە هاوپەیمانانی دایە کە بتوان کە چۆکیان دانا و تەسلیمی ئەمری واقع بوون ئەجنا ئەگەر ئەو قارەمانەتەی پردێ و سەحێلە و مەحموودیە نەبوایە ئێمە وەکو ئێستای ئەفغانستانمان لێ جا هەواڵانی خۆشەویست ئەوانە بێنە سەر بەرچاوتان بیر لەو سەرکەوتنەکان بکەنەوە کە چۆن ئێمە پێی سەرەکەوین سەرکەوتن هەر بۆ ئێمەیە سەرکەوتن هەر بۆ پارتی دیموکراتی کوردستانە سەرکەوتن بۆ سەرۆک بارزانی هەمیشە بژی کورد بژی کوردستان بژی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی کاکە مەسعود بارزانی دۆست زۆر سپاس بۆ کاک فازڵ ڕەئوف بۆ وتارە بەنرخەکەی پارتی لەگەڵ چاکسازی و سەقامگیریە بۆیە جێگەی متمانەی هەموو لایەکە و قیبلەی سیاسەتە لە هەموو عێراق ئێستاش داوا لە شاعیری لاو بەتوانە سەروەر خەمبار بە چەند کۆپلێک لە شعر بەشدار دەبێت لەگەڵمانە با بەڕێزیان بفەرمێن سڵاوتان لێبێت هەموو لایەکتان بەخێر بێن سڵاو لە دایکی شەهیدان برای شەهیدان باوکی شەهیدان خوشکی شەهیدان هەڵبژاردن بە ویژدانەوە دەنگ بدە بە ویژدانەوە دەنگ بدە و بزانە کێ کورد پەروەرە بزانە کێ بۆ نیشتیمان خەبات جێڕ و پڕ هونەرە بیر بکەرەوە و بە جوانی چاو هەڵبێنە لەو ساتەدا نەکەی تۆ لە بیرت بچێ کەوا بارزانیت سەروەرە بزانە کێ بۆ دوژمنان سازش ناکە و نەیکردووە بزانە کێ بۆ دوژمنان سازش ناکە و نەیکردووە دەستت نەلەرزێ و بوێر بە نووکی پێنووسی بۆ بەرە باش بزانە کە ناحەزان
چاویان لە ئاست حەق هەڵنایە تۆ پێچەوانەی ئەوان بە تۆ پێچەوانەی ئەوان بە چون پێنووسەکەت خەنجەرە تۆ پێچەوانەی ئەوان بە چون پێنووسەکەت خەنجەرە بە چەواشەکاری ئەوان هەرگیز مەبدەت نەگۆڕی لە کاتێکدا ئاشکرایە سەد دوژمنت بەرامبەرە سەرنەکەوتنی ئەم پارتە ئەبێتە هۆی بێسەنگیمان بیرتان نەچێ سەرنەکەوتنی ئەم پارتە ئەبێتە هۆی بێسەنگیمان باش دەزانین مەرجەعی کورد هەزار چاوانی لەسەرە نەک هەر من ئێوەش دەزانن نەک هەر من ئێوەش دەزانن زۆرێک هەن بەکرێت گیراون حاشا بکەن لە کوربوونیان حەقی ئەوان شاربەدەرە حاشا بکەن لە کوربوونیان حەقی ئەوان شاربەدەرە با بە دەنگی تۆ ئەم جارە پێشەوای سەرکردەی کوردم ڕابوەستن لە بەردەمی ڕەقیبان و داگیرکەرە با پێکەوە پێیان بڵێن بەسە بێگانە پەرستی بەسە موزاییدە بەسەر خەڵکی ئەم شار و دەڤەرە با پێکەوە پێیان بڵێن بەسە بێگانە پەرستی بەسە موزاییدە بەسەر خەڵکی ئەم شار و دەڤەرە هەتاکو کەی واز ناهێنن لە شارشێتی و لە ئاژاوە وەکو ناوی خۆمەزانم کادۆڕێ نەم سەفەرە دەنگی ئێوە بۆ گەل دەبێ بە هەوێنی ئاوەدانی دەنگی ئێوە بۆ گەل دەبێ بە هەوێنی ئاوەدانی دەبێتە لەشکری بەهێز لە لای ناحەزان خەتەرە کوردایەتی بەدەم نابێ کوردایەتی بەدەم نابێ وەکو ئەوەی ئەوان دەیڵێن من دڵیام کە ڕۆژێ دادێ ئەبن بە پەند و مەخسەرە کاندیدی ڕاست هەڵبژێرە سڵیش مەکە لە هیچ کەسێ کاندیدی ڕاست هەڵبژێرە و سڵیش مەکە لە هیچ کەسێ وا بزانە لە ڕووی نەیارت ڕاوەستاوی لە سەنگەرە نەویژدانی خەڵک بکڕە و نەویژدانی خۆت بفرۆشە پێم بڵێن لە چیە ترسی کە تۆ بەرزانیت ڕابەرە پێم بڵێ لە چی دەترسی کە تۆ کاک مەسعود ڕابەرە سۆسپاس وەکو ئافرەتێک لە بەرۆی مافەکانم پارێزراوە لە ناو حیزبەکەدا و مافێکی تەواو ڕەها و دەستەبەرد کراوە مافی کارکردنم پێبەخشراوە لە پێناو ئازادی ئافرەت و تاکو و وەرگرتنی مافەکانی خۆم دەنگ بە پارتی دموکراتی کوردستان دەدەم بە ئێمە لە ڕابردوودا ئەوانەی کە ڕۆشتونەتەوەی کاندیدەکانمان مافێکی تەواویان بەدەستێناوە لە ئێستاشدا دەیبینین ئەنجامەکەی و بە ئومێدی ئەوەی کە ئەم کاندیدانەشدا ڕۆم بڵێەوە ئەوەی جێ خۆشحاڵیە کە گرنگی زیاتر بە ئافرەتان دەدرێت بۆ ئەم خولەی تری پەرلەمان زۆربەی کاندیدەکانمان ئافرەتن و بۆ ئەو مەبەستەش ئێمە دەتوانین زیاتر مافەکانی ئافرەت دەسەبەر بکرێەوە لەبە دوورکەوینەوە کە بڵێن ئافرەتان مافیان نییە لە کۆمەڵگەدا من لەلایەن خۆمەوە دەنگەدەم بە کاندیدەکانی جەناوی سەرۆک بارزانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لەبەرەوەی حیزبێکی نەتەوەی و تەنانەت بۆ یەک لەحزە سازشی لە مافەکانی گەلی کوردستان نەکردو لە بەقا وەکو خۆم بە نوێنەری ڕاستەقینەی گەلی کوردیان نەزانم دەستان خۆش بێ لەبەرەوە ڕێبازی خۆمە لە مناریەوە خەباتی تیاکەم بۆ سەڵاو ڕێزم هەیە بۆ بەرزانی و ئەو خەباتەی کە کردومە پەشیمان نیم لێی لەبەرەوە بۆ ڕۆژێکی ئاوە ئازادی و دێموکراتی هەوڵم داوە کە زۆر پێخۆشحاڵم بۆ ئەم ڕۆژە یاڕبی پایدار بێ ئیشەڵڵا پارتی دێموکراتی کوردستان هەر سەرکەوتوو بێ و ئیشەڵڵا دەنگشیان بۆ دەین و ئیشان بینە پەرلەمانەوە.
ئێمە وەکو ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان کە لە دێر زەمانەوە پارتی بەڕابەرایەتی سەرۆک مەلا مستەفای بارزانی هەر لە شۆڕشی ئەیلولی مەزنەوە و هەتاکو ئێساش بە سەرۆکایەتی بەڕێز کاک مەسعود بارزانی ئێمە خوێنمان بۆ ئەم گەلە ڕشتووە ئێمە بە خوێن لەگەڵ ئەم میلەتیان وە لەگەڵ ئەوەشە پارتی دیموکراتی کوردستان کە ڕابەرایەتی ئەم میلەتاکە و سەرۆک بارزانی ڕابەرایەتیەکە ئێمە دەنگ بە کاندیدەکانی دەین لەبەر ئەوەی هەمیشە خزمەت و خزمەکاری نەتەوەی کورد بووە و ئێمە هەمیشە بە خوێن لەگەڵ ئەم حیزبان و ئامادەین بە خۆمان و کەس و کار و عەشتەمان دەنگ بەم حیزبە بدەین بە کاندیدەکانی بدەین. من وەکو ئافرەتێک دەنگم بە پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان زامنی دەستکەوتەکانی گەلی کوردستانە و هەروەها هەمیشە خاوەن ئەجێندایەکی تایبەت بووە بە تایبەت لە پرسەکانی ئافرەتاندا هەمیشە پشگیرێکی تەواوی مافەکانی ئافرەتانی کردووە و هەروەکو لە سەرەتای دامەزراندنیەکێتی ئافرەتان لە ساڵی 1952 تا ئێستا هەمیشە ئەو بەڵێنانی کە پارتی دیموکراتی کوردستان لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بە گەلی کوردیەوە بە تایبەتی بە ئافرەتانیەوە لە کاتی دامەزرانی حکوومەتیش بەڵێنەکانی خۆی بردووەتە سەر. من وەکو ئافرەتێک دەنگ دەدەم بە کاندیدا ئافرەتەکان لەبەرەوەی ئەوەندەی ئافرەتێک لە معاناتی ئافرەتێک تێدەگات باوەڕ ناکەم پیاوێک لە معاناتی ئافرەتێک تێبگات لەبەر ئەوە ئێمە دەنگیان پێدەدەین هیوادارین ئەوانیش نوێنەری ڕاستەقینی ئێمە بن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو داواکاریانەوە مافانەی کە ئافرەتان پێویستیان پێێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو پرۆژیانە یاسانی کە دەربارەی ئافرەتان دەردەچێت جێبەجێ بکەن. وەڵڵاهی ئێمە لە زەمانەوە لە 63 لەگەڵ پارتی ڕازگۆ بووە درۆی لەگەڵ کەس نەکردووە هەچی وت پێ بەڕاستی وتێتی ئێمە تەواو پیربین نۆبەی گەنجەکانە بێنە ڕیزەکەەوە کە ئەو حیزبە نەفۆتێ لەبەرێ ئەو بفەتێ کوردستان وێران لەبێ ئەمە یەک دوو ئێمە دەنگە دێن بەوانەی کەوا بڕن لەوە عێراق لە پەرلەمان و ڕازگۆیی بنوێنن بۆ ئەو میلەتەمان کە ڕزگار بێ ئەو خاکووەتەنە ڕزگار کرد ئێمە چەنە خەڵکمان بە کوشتا و ئەنفاڵ و شتمان کردو بۆ ئەم ڕۆژە بۆ کە ئێمە ڕزگار بین لە دەزەم بەڵانە وەڵڵاهی ناڵێم ناوی کەس نایێنم بەڵام وەڵڵاهی پارتی نەبێت نەفۆتاوە ئەوە پێ بڵە چونکە من مناڵی ئیزدانی بۆ گوتووە گەنجە من لە 63 لەگەڵ پارتی هەتا ئیسا گیراوە و قاچم شکاوە تێگەشی هەنی تەکلیفی بستی ئەرزم لێ نەکردووە چونکە من شۆڕژم بخۆن کردووە بۆ کەسم نەکردووە ئێساش سوپاسیان دەکەم خوا ئەو زەرامە پایەدار کە بۆ میلەتە. ئەو کاتتان باش دیارە دەنگدان بە کاندیدانی جەنابی سەرۆک بارزانی و بە پارتی دەنگدانە بۆ بەدەستێنانی مافە دەستوری و یاسایەکانمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و من پێم وایە کە ئێمە ئەمڕۆ وەکو توێژی لاوان لە سنووری لێژەی ناوچەی بازیانی سەر بە پارتیمان لەم کردنەڤاڵە جەماوەرەدا بەشداریمان کردەوە بۆ پشگیریە بۆ کۆکردنەوە و پاڵپشتکردنی دەنگە بۆ کاندیدانی پارتیمان. دیارە هەر پارتیە لە ڕابردوودا سەلماندوویەتی کە خەمخۆری مافە دەستوری و یاسایەکانی هەرێمی کوردستانە و ئاڵا هەڵگری سەربەخۆیی کوردستانە و بەڵگەشمان بۆ ئەم قسەیە ئەنجامدانی ڕێفراندۆم بۆ لە 25 ئەیلولی ساڵی 2017 لەبەرەوە لێرەوە لە زوومی ئەم کامێرەیەوە وەکو لاوێک داوا دەکەم لە دۆستان و ئەندام و لایەنگرانی پارتیمان لە هەرچوویەکەن بە گوڕوتینەوە بەو پەڕی خەنەعەت و باوەڕەوە دەنگ بدەن بە کاندیدانی جەنابی سەرۆک و جگە لە دەنگی خۆیان هەڵمەتی ماڵ بە ماڵ بکەن بۆ ئەوەی هەرچی زیاتر و زیاترە بە شوێرایی چاوی ناحەزان و دوژمنانی پارتی و ڕێبازی بازانی کاندیدەکانمان سەر بکەون و زۆرترین دەنجی هەرێمی کوردستان و عێراق مشەکەر بکەین. ئێمڕۆ ئێمە بانگێشە لە لیژنەی ناوچەی بازیانە بوو کە جەماوەرێکی خۆی کۆبووە هەڵبەتە ئێمە بانگێشەکەمان بەعام هەیە کردومانە وەکو لقەکان وەکو سەرکردایەتی بۆ لقەکان بەڵام ئەوەی کە هەیە هەر ناوچە بۆ خۆی ڕازیە و ئامادەی بیکا کە جەماوەری خۆی کۆکاتەوە بۆیە ئەوە نابینێ بەڵام ئێمە دڵخۆشین بەوەی کە وەکو ئەبیسین وەکو سیرەکەین خەڵکێکی زۆر بەدەممانەوەی بەدەم پارتی دیموکراتی کوردستانەوەیە سیر ڕابردووی
پارتیەکە سەیری کارە پیرۆزەکانی جەنابی سەرۆک بارزانیەکە سەیری داکۆچی لە مافەکانی کورد و کوردستانەکە کە چۆن سەرۆک بارزانی لە هەموو چ لە بەغا چ لە کوردستان چ لە دەرەوە لە ئاسی وڵاتانی دەرەوە کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە دەورێکی سەرەکیمان هەیە و ئەشمان بێت دڵنیاشینەوەی کە ئەیبینەوە لە ڕاپەڕینەوە پێشڕاو بەڵام لە ڕاپەڕینەوە جەنابی سەرۆک بارزانی یەکێ بوو لەو سەرکردە و سەرۆکانی کە داخۆشی لە مافی کورد و کوردستانە کرد بەوەی کە ئێمە هەر لە وتاری کۆیە لە نەوەیەکە جەنابی سەرۆک بارزانی بیری لەوە کردەوە کە ئێمە مافەکانی کورد و کوردستان بە چیەتە دی بە دامەزانی پەرلەمانیش کوردستان و حکوومەتی خۆمان هەبێت بالفعل لەوە کە دەورەکە بووە و هەروەها لە گەڵ حکوومەتی کاتی عێراقیە لە دوای ڕوخان ڕژەم کە چۆن بارزانی سەرۆک بارزانی داکۆچی لە مافەکانی کورد و کوردستان کرد لە دەستوری عێراقی کە چۆن جێی کردەوە و هەروەها دوای پاراستنی وەکو دژی داعش و تیرۆر دژی هەتا حکوومەتی عێراقی لە کاتی ئەو کاتانی مالکی و عەبادیە زۆر دژی مافەکانی کورد بوون بەڵام هەر جەنابی سەرۆک بارزانی بوو کە داکۆچیە کرد لە مافەکانی کورد و دژایەتی ئەو کەسانەیەکە کە دژی میلەتی کورد و دژی مافی کورد. سەرەتا سڵاو و ڕێز و خۆشەویستی تایبەتیم بۆ دەڤەری بازیان ئەم دەڤەرەی کە هەمیشە لە پێشەنگدا بوون ئەم دەڤەرەی هەمیشە پیاوی کەڵەپیاوی تیا هەڵکەوتووە بەڕاستی دەڤەری بازیان دائیمەن لە شۆڕشەکانی پارتی و بەرزانیدا لە پێشەوە بوون لە دەڤەری بازیانەوە شۆڕش هەڵگرساوە لە دەڤەری بازیانەوە کەڵەپیاوی تیا دەرچووە دەڤەری بازان بۆ کە هەمیشە پارێزگاری لە مافی کورد و پارتایەتی کردووە هەر بۆیە من لێرەوە دەستخۆشی لە یەکە بە یەکەیانەکەم سڵاو بۆ یەکەیەکیان ئەنێرم هەوڵ دەدەم کە بچمە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دەنگ بەدەست بێنم کاری زۆر بۆ دەڤەری بازیان بکەم چکە دەڤەری بازیان کاری زۆر پێویستە کۆمەڵێک کارگەی زۆری تێدایە و خەڵکەکان ڕۆژانە هەوای پیس هەڵەمژن بەڵام هیچیان بۆ نەکراوە کۆمەڵێک کارگەی تێدایە و هەلی کار بۆ گەنجەکانیان نییە لەبەرەوە بێ تایبەتمەندی دەڤەری بازیان بۆ من تایبەت بێت من سنۆنووری عەبدوڵڵا کاندیدی ژمارە 28 لە بازنەی دوی پارێزگای سلێمانی ئەمڕۆ وەکو لیژنەی ناوچەی بازرگانی پارتی دیموکراتی کوردستان گرتبوونەوەیکی جەماوەری سازمانداوە بۆ ئەوەی لێرەوە وەکو دەستپێکی هەڵبژاردن وەکو پێ دەستپێکی هەڵمەتی هەڵبژاردن دەستمان کردو بەوەی کە لێرەوە پەیامی خۆمان بگەێنی بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان و پشتیوانی کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بکەین بۆ ئەوەی کە بۆ ئومێدەین و متمانەی تەواویشمان بە کاندیدەکانی خۆمانەیە و کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ڕێگ و ڕیشەی مێژوویەکی خوێناوی و پڕخەبات و قوربانیدانی پارتی دیموکراتی کوردستان بەربژێر کراون بۆیە متمانەی خۆمانیان پێ دەین بۆ ئەوەی پارتی سەرکەوتوو بێ لیستی پارتی سەرکەوتوو بێ و کوردستان لە دەستێکی ئەمیددا بمێنێتەوە بۆیە ئەمڕۆ ئەم گردبوونەوەمان کردووەوە هەموو هەواڵانمان و هەموو دەنگدەرانی پارتیمان لە سنووری ناوچەی بازیان دەنگی خۆمان ئەدەین بە کاندیدی ژمارە 28 پارتی دیموکراتی کوردستان خاک شنۆ نووری.